جوتیارانی کوردستان بۆ ئەم ساڵی پڕباران ومێدی زۆریان هەیە کە بەرهەمی کشتتوکاڵیان باش بێت و پڕخێر بێت. بە تایبەتیش بەرهەمی گەنم کە مەزەندە دەکرێت بڕی ئەم بەرهەمە لە ملیۆنە تۆن زیاتر بێت. بەڵام بەداخەوە جوتیارانی کوردستان ڕوبەڕووی ستەم و غەدری گەورە بوونەتەوە هەم لەلایەن حکوومەتی فیدرالی عێراق هەم لەلایەن تیرۆریستانەوە. لەلایەک تیرۆریستان کەوتونەتە سوتاندنی دەغڵ و دانی جوتیاران لە گوندەکانی مەخمور و دووبز و خانەقین و کەرکووک و سەرانەیان لەسەر جوتیاران و دەڕاستەکان داناوە. بەمەش جوتیارێکی زۆر زەرمەند دەبێت. لەلایەکی تریشەوە حکوومەتی فیدرال بە دوو ئاراستە بۆ یەک ئامانج کار دەکات کە زەرەر گەیاندنە بە کەرتی کشتتوکاری کوردستان و بە جوتیارانی کوردستان. ئاراستەیەکی تری ڕێکارەکانی حکوومەتی فیدرال ڕاستەوخۆ دژ بە جوتیارانی هەرێمی کوردستان کە ئەویش بڕیاری وەرگرتنی تەنها 340,000 تەن گەنم لە جوتیارانە بۆ وەرزی ئەم ساڵ کە دەکاتە ڕێژەی سەتاسی گەنمی مەزەندەکراو بۆ ئەم ساڵ. هەروەها بەهۆی ڕێگری لە گواستنەوەی گەنم لە نێوان پارێزگاکاندا ئەو بڕەگەنمەی جوتیاران کە حکوومەتی فیدرال نایانکڕێتەوە دەبێتە زەرەر بۆ جوتیاران. ئەمە سەرباری خەرزنەکردنی شارستە داراییەکان بۆ ساڵانی 2014 2015 2016. ئێمە لە یەکێتی گشتی جوتیارانی کوردستان داوا لە هاوپەیمانی نێودەوڵەتی و حکوومەتی فیدرال و نوێنەرانی کوردستان لە بەغدا و هەروەها پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم دەکەین هەوڵی جددی بدرێت بۆ ڕێگری لەم کار و کردەوانەی تیرۆریستان و حکوومەتی فیدرال و قەرەبووکردەوەی جوتیارانی زەرمەند و چارەسەرکردنی شایستە داراییەکانیان.